لە مەراسیمێکی تایبەتدا لە شاری هەولێر یادی شەشەمین ساڵەی تیلۆرکردنی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی هێزی قودسی سوپای پاسدارانی ئێران بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا نوێنەری پارت و لایەنە سیاسیە جیاوازەکان ئامادە بوون بۆ دەربڕینی هاوخەمی و ڕێزگرتن لە پێگەیە و فەرماندەیە. فەرماندە حاجی قاسمی سولەیمانی سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند حاجی قاسم دۆستێکی نزیک و دڵسۆزی یەکێتی بووە و ئەوان پەیوەندیەکی مێژووی و بەهێزیان لەگەڵ ئەو فەرماندەیەدا هەبووە. لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستانی داعش کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی و هاوکاری هێزە عێراقیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان بوون. بە تایبەتی ڕۆڵی قارەمانانەی شەهید حاجی قاسمی سولەیمانی و هاوڕێکانی قەت لەبیر ناکەین یەکەم کەس بوون گەیشتە هەولێر و لە مەخور و ناوچەکانی تر دەست بەکار بوون. قاسم سولەیمانی وەک نوێنەری باڵای ئێران لە ناوچەکەدا پەیوەندیەکی نزیکی لەگەڵ سەرکردەکانی پارتی بە تایبەت مەسعود بارزانی هەبوو. زۆرجار بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆییەکانی عێراق و هەرێم سەردانی پیرمامی دەکرد و وەک ناوبژیوانێک یان هەڵگری پەیامی تاران دەردەکەوت. مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕایدەگەێنێت حاجی قاسم پیاوێکی ئازای وڵاتی خۆی بوو، ڕۆڵێکی دیاری هەبوو لە پاراستنی بەرژەوەندیەکانی وڵاتەکەیدا. پیاوە شتێک کۆشەر بوو بۆ وڵاتەکەی خۆی ئەوەی لە دەستی هاتبوو کردی و بەتێکیت ئەم لەدەستدانەی بۆ کۆماری ئیسلامی لەدەستدانێکی یان زیانێکی گەورە بووە. سەرکونسڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر دەڵێت حاجی قاسم پەیوەندیەکی توندوتۆڵ و دۆستانەی لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستاندا هەبوو. ئەو هەمیشە گەلی کوردی خۆش دەویست و بەڕێزەوە سەیری دەکردن. سەرەتا ڕێگاکەی حاجی قاسم بەردەوامە و بەردەوامیش دەبێت. ئێستا سەرەتای دەستپێکردنی قوتابخانەکەی حاجی قاسم بووەتە جیهانی. پەیوەندیەکانی حاجی قاسم و قوتابخانەکەی لەگەڵ هەرێمی کوردستان ئەوەیە کە باشترین گەنجانی ئێران ئامادە بوون بۆ بەرگریکردن لە هەرێمی کوردستان و لە سەنگەری پێشمەرگەدا بەرامبەر داعش گیانیان بەخشیوە و خوێنیان ڕژاوە و لێرە گەیشتوونەتە پلەی شەهیدی. ئێمە گەورەتر لەو قوربانی دانە بە خوێن هیچی ترمان بۆ وتن نییە. ما دیگه چیزی برای گفتن نداریم که بهترین جوانان جمهوری اسلامی ایران آمدن. 5 ساڵ لەمەوبەر لە ڕێکەوتی 3 کانونی دووەمی 2020 قاسم سولەیمانی لە هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد کرایە ئامانج و تیلۆر کرا کە کاردانەوەی گەورەی لەسەر ئاستی جیهانی و ناوچەی لێکەوتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.